بابزانین ئێوەی خێرخواز و بەخشندا چۆن جێ دەستان دیارە و چەند مانگێک بەر لە ئیستا سەردانی دەوروبەری شاری هەولێرمان کرد. لەوێ ماڵێکی خاوەن پێداویستی تایبەتمان بێوە ناسان بۆ ئەوی لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە جاران ئەو هەیکەلیان هەبوو بۆیان تەواو بکەین. بابزانین بە هاوکاریەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست چۆن دەستی میهرەبانیتان گەیشتە ئەم ماڵە و چیان بۆ کراوە و پێشتر ژیانیان چۆن بوو و ئێستا ژیانیان چۆنە. سێ ساڵە خانیمان نەبوو ئەو هایکەلێک بوو بەخشینی شاد لۆی تەواو کردین و خوا خێریان بنووسی و لە کرێچاتی ڕزگاریان کردین و معاشقمان نەبوو ئیمکانێتمان نەبوو تەواوی بکەین و پێمان تەواو نەدەکرا و ئەوانەش پێ هەستان و لۆیان تەواو کردین و 3 ساڵ لە چاوەڕوانیدا بووین. 3 ساڵ لە چاوەڕوانیدا بووین بخۆی کرێچیش بووین ئەرێ وەڵڵا پێشتر هایکەلێکی ڕوت و ڕوت بوو لۆیان ئەو هاالێ کردین و هەمیان کاسی کردیەوە و سەقف سانەویان کردیەوە و کارەبایان تێخستێ و ئاو و سپیکاری و لۆیان تەواو کردینە ئەوانە وەڵڵا بە 5 ساعت کرد پێمان تەواو نەدەبوو ئەوە بەبێ سوعبەت ئەرێ بەخۆی ئیشی وامان نییە کاکە لەمارێ دەست خێرخێرزانی ئەدوێنە ئەوانەش لۆیان تەواو کردین و خوا خێریان بنووسی و زۆرەی ئەوەیە نووسنەیە ئەوە هۆلەیە و دیوەخانەکەیە و قورفەک لەسەرەیە و بەیتونەک و حەمام و ئاودەست و هەمووی تەواو بوو هەمووی مەخسەل و هەموو شتیان تێخستێ دەرکە و پەنجەرە شتێدا نەبوو دەرکە و پەنجەرە هیچ پێوە نەبوو معەزەرەی پێوە نەبوو هیچ پێوە نەبوو وەڵڵای ئێستا ئیلا فەرزەی خوای لە هیچ ماکەم نییە ئەرێ وەڵڵا یان عالەچنێت 4 قاپان بینە و مالە تەواو هیچ کەمان نایە ئەرێ بەخۆ کاک سعیدیان چەند سەرخێزانەوە 10 کەسی 10 سەرخێزان خانوو ئەم خانووی خۆتیان کرێە چەند کرێ دەی لێرە 325 10 سەرخێزان لەم خانووە خانوویەکی کۆنە و لە هەفتاکانەوە بزانام دروست کراوە بەێ لە هەفتەیەکان دروست کراوە لە دەستانە درۆپەی دەکا ساردا مەکشوفە گرفتی چی ئێستا چیت هەیە خێرخوازان هاوکاری بکەن ئەو هەیکەلە بلو تەواوکەن ئەمەش لە کرێکی ڕزگار بین و هەیکەلەکە لەکوێیە هەیکەلەکەم لە دووسەرەیە چەندێکە خەریکی ئەو هەیکەلەی والله 2 ساڵە کرایە لێوێندرێ بخوای ئەو سال دەبتە 3 ساڵ بەچی کرد خێرخواز و خێرخواز والله کابراەک لە سناعی عەردەکەم هەبوو عەردەکان لۆ کڕی بووم وتی چل وەرەقە سودەدەمێ ئەو سابرۆ بیکە هەیکەلەکە ئەو هەیکەلە گە بەتەمای خێرخوازی نەبی پێم تەواو نابی وڵای زۆر خۆشە خانێکی پێمان تەواو نەدەکرا بەخوای ئەو بە 5 ساڵیش پێمان تەواو نەکرا سەلاجێ و خەساڵێ ئەم شتەشانوی نانی ماری ئاوابی وڵا زۆر ناخۆشە هەبین لە خانی کریمی زۆر سەرمان بە خۆی دەهات بەخوای هیچمان پێ ئەوە نەدەکرا ها بە پەلەپەس سەرمان کەمان پێ ئەوە دەکرا لەکری خانێکە دەستان خۆشی ماتان ئاوابی خانەشە بێ خۆشە لەو کۆچە خانێ پیسی بینە ئێرە منە وە زیاد بخوایە سعیبی نییە دەستان خۆش بی ماتان ئاوابی کاکەم گۆش پێشان نامارمان هیچ نەبوو بەخوای هەموو کەون بوو چەند سارە ئەو کەونەمان تەسەری
ئێسش مارەش خانیان لۆینانە ماری دەستوان خۆش بی ماریان ئاوە بی وڵا سەلازەیە و غاز پێنج چاوەیە و کومبارە و نینۆ هەموو شتەشی لۆینانی ماریان ئاوە بی هێزی کارەبایە هەموو شتەشی لۆینانی وڵا ئێستا زۆر لە خۆشینە ئێستا هەبێت لە خۆشی لەو کەچەخانی لەو مارە خۆشە بینە ئێرە چمان نەبوو ژانش بە نەخۆش دەبینە سەرێ چمان نییە و بەخوای خێرتان دەگاتی لۆمان تەواو بکەن و خانەکە بستێن ناوێ لەوەی بستێن دەرێ لەو ژانێ ببێنێ دەرێ ئەو بی خانەکەی دەخۆین خۆمان ئەو نییە خێرتیان دەگاتی لۆمان تەواو بکەن و ئەو دوو ساڵە ئەو خانەوان تاوا نەکردیان بەخێرهاتنی بەرنامەی بەخشندەکەم بەخێربێن سەر چاوان زۆر سپاستان دەکەین لە بۆ هاتنتان و هاوکاریکردنتان لە بۆمان ئەمە پێشتر لە خانێکی بەکرێی زۆر خراپ و ناخۆشدا بووین و ژیانەکی عنی بڕک بە ئەوەی بوو زۆر مەزبوط و ئەوە نەبوو ئێستا کەش بە هاوکاری ئێوە و ئەو خێرخوازانەی هاوکاریان کردین هەیکەلەکەیان لە بۆ تەواو کردین و خانێکی ڕێک و پێک و خۆش و مارەی بە کاملیانداناوانەش پێشتر باسییان کرد و چه هاتیە و الحەمدوللا لە خۆی بەزیاد بی و خێری هەموو لایەکتان بنووسی مەمنونی ئەو خوددایە گەورە و هەموو لایەکچین و خخوای پاداش ئەز پاداشی هەمویان بداتەوە یا ڕەبی خۆ دەزانی ژیانی ژەگەر هەر لە کلیسایەتی دابی مندارت تەڵەبە بیگەرە زەحمەتە و ناخۆشە و هەتا شتێکیان لە بۆ دابین دەکەی هەیەەوە لە بۆ مەکتەبی و لە بۆ پاس و لە بۆەوەی و ناچاری و ناخۆشی ئێستا کەش الحەمدوللا لە خۆی بەزیاد و خدای گەورە لەو ژیانێ لە بۆ ژارێنان زۆر مەمنونی ئەو خوایە گەورە ئەو خێرخوازانەینەوەچی هاوکاریان کردنەوە و دەستیان خۆش بی زۆر زۆر مەمنون و خۆ ئەزل و پاداشی چاکە و خێریان بداتەوە یا ڕەبی ئەگەر ئەمەش بژێویمان بڕک باش بایە و کرێت زیادمان پێ بدرا بە دەمانتانی خانێکی بڕک وها بگرین ئیدارەی لە ناو بکەین بەس ئیدارەی عنی بە مەجبوریە مەداوامان لە خێرخوازان ئەوەیە یارمەتیەکمان بدەن هەتا پێیان دەکرێت ئەو خانووەمان بە تەواو بکەن ئەوە دوو سار زیاترەوە لە بۆ سێم ساری دەچی ئەویش عردەکەش بە پارەی خێرخوازان کرایە بەخوا هێکەلەکەش بە پارەی خێرخوازان قیت کرایتەوە ئەگە داوەش لە خێرخوازیش دەکەین یارمەتیەکمان بدەن و هاوکاریمان بکەن.
ناومال و کەلوپەلیش ئەو کۆمبارەیان لۆ کڕینە، سەلاجیان لۆ کڕینە، فرنەچیان لۆ کڕینە، تەباغەشی غازیان لۆ کڕینە، غەسالەکیان لۆ کڕینە، کەوەنتەرەك ینی پێشتر ئەشیای ناوەڵشتان نەبوو یان کۆن بوو؟ کەوم بوون هەموو کەوم بوو، هات تەماشایان کردی هەموو کەوم بوو ئەرێ بەخۆی. کاک سەعید ژیانی خەڵک لە کرێچێتی چۆنە؟ بە تایبەت خانووەکەش کۆن بێ کە پێشتر لە خانوویەکی کۆن بوون. ژیان چۆن دەڕوات لە کرێچێتی؟ چۆن ژیان بەڕێ ئەەکەن؟ هەروە دەکە دەبتە سەربانگ و خانێکی خراپ و هەموو دلۆ پەی دەکرد و بەخۆی خانێکی خراپ و وەڵعاسر زەحمەتە و کرێتیاتی زەحمەتە ناخۆشە. تا چەند ژیانتان گۆڕا بە تاواکردنی ئەو هەیکەلە تا چەند زۆر ناڕەحەتەکان کەم گۆڕایە، زۆر کەیفمان پێ دێ ئەرێ بەخۆی ئەرێ وەڵا زۆر کەیفمان پێ دێت. بنای خۆی گەورە و میهرەبان دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە کارەکانی هاوکاریکردنی خەڵکی هەژار و نەداری و نەخۆشان و هەروە خاوەن پێداویست تایبەتە لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە وەکو نووسینگەی هەولێر دوای ئەوەی کە هاوڵاتی مام سەعید عەوڵا کە دانیشتووی شاری هەولێرە و دەسەر خێزان و خۆی خاوەن پێداویستی تایبەتە و کار و کەسابەتێکی وەک پێویستی نییە بتوانانی بژێوی ژیانی خۆی دابین بکات یاخود کرێی خانووەکەی دابین بکات. ئێمە وەکو نووسینگەی هەولێر دوای ئەوەی کە سەردانیمان کردو و بینیمان کە کەسێکی هەژارە و هەروە بینیمان کە کۆمەڵێک سەرخێزانن و ناتوانن ژیانێکی ئاسایی بەسەر بەرن بۆیە بە پێشتوانزانی کە هەیکەلێکی هەبوو لە دووسەرا کە دیار لە دەوروبەری هەولێر بوو توانیمان بە هاوکاری خێرخوازان ئەم هەیکەلەی بۆ تەواو بکەین و بتوانین خانوویەکی نوێی بۆ دروست بکەین. جگە لەو خانووە دیارە ئێمە بەڕاستی ناوماڵی تەواویشمان بۆ دابین کردووە کە پێک هاتووە لە تاقم کەونتەر و هەروەها تەواوی ڕاخی ناوماڵەکەی و هەروە تەباغ و غەسالەی تۆماتیک و کۆمەڵێک لە پێداویستی ناوماڵ و هەروە کارەباییات بۆیان. دیارە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بیری لەوەی کردوێتەوە جگە لەوەی کە خانوو دروستکە بۆ منداڵانی بێباوەک وە سەرپەرشکردنی منداڵانی بێباک و دووریان خاتەوە لە کرێتی و ئەوانەی ژیانێکی سادە بەسەر برن. دیارە بەردەوام یەکێک لەو چینانەش کە خاوەن پێداویست تایبەتن لە هەرێمی کوردستان کە نەتوانن ژیانی بژێی ژیانی خۆیان دابین بکەن و هەروەها نەتوانن کرێی خانووەکانیان بدەن. بەڕاستی ئێمە پێشمانزانی کە ئەم خانووە بوو مام سەعید دابین بکەین و لێرەشەوە بەڕاستی دەمەوێت سوپاسی تەواوی هەموو ئەو خێرخوازانە بکەین کە هاوکارمانن لە دروستکردنی خانووەکان یاخود هەر بەرنامەیەکی تایبەت کە دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامی دەدات و پیشانی دەدات و خێرخوازان بەڕاستی هاوکارمان دەبن بۆی بتوانین سەرکەوتوو بین لەو پرۆژانە. دیارە ئەم خانووەش کە تەواوکراوە بەڕاستی جگە لەوەی کە کۆمەڵێک لە خێرخوازان لە هەرێمی کوردستان لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بەڕاستی کۆمەک و یارمەتیەکانیان دەگەیاندە تەواوی نووسینگەکانی هەرێمی کوردستان و ئێمەش بەڕاستی هەر جارەی لە شوێنێک و لە گەڕگێک و لە شارێک توانمە خانوویەک بۆ چ خاوەن پێداویست تایبەت بێت چ بێباو بێ بۆیان دابین بکەین. دیارە ئەم خانووەش بەڕاستی لە ئێستادا ئێمە دیارە تەواومان کردووە و تەسلیمی ئەم خانەوادەیە دەکەین و بە هیوای ئەوەی کە ئینشاڵڵا وانی ژیانێکی ئاسایی بەسەر بەرن و لێرەشەوە بەڕاستی سوپاسی هەموو خێرخوازانە دەکەین کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینن بەگشتی و بە تایبەتیش لەم خانووەی کە لە دەوروبەری هەولێر کە ئێمە تاوامان کرد و چ لە ڕووی مادیەوە هاوکارمان بن چ بە دوعایەک هاوکارمان بن چ بەوەی کەلوپەلی کارەباییات بیان کەلوپەلی ناوماڵەکەی کە دابین کرات چ ئەو کۆمپانیانیایی کە هەندێک لە پێداویستەکانی خانووەکەیان دابین کردووە لێرەوە ئێمە بەڕاستی سوپاسی و خێرخوازان دەکەین و پێیان دەڵێن خی گەورە پاداشتان داتەوە. ئەم خانووی کە دەبینین ئەوەش بەرهەمی هاوکاریەکانی ئێوەیە و ئەم خانەوادە و سەدان خانەوادەی تر دیارە دڵخۆشکراون کە تاکو ئێستا زیاتر لە 150 خانی و زیاتر لە 150 خانوو دروستکراوە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاریەکانی ئێوە. ئێمە دوعاتان بۆ دەکەین و هیوادارین لەگەرمان بەردەوام بن بۆ ئەوەی دەستگای خێرخوازی بەخشین 11 ساڵە بەردەوامە و وەبی لە داهاتووش هەر بەردەوام بێت.
ئەگەر چی ئێستا لە هەرێمی کوردستان خەیرانێکی قۆڵی داراییان بۆ خەڵکانێک لە هەرێمی کوردستان دروست کردووە و تەنانەت موچەخۆرەکان بە 2 مانگ جارێک موچە وەردەگرن. کار و کەسابەت بە شێوازێکی زۆر قوڵ پەکی کەوتووە. بەڵام خێرخوازان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەستی سۆز و دەستی میهرەبانی و هاوکاریان هەر بەردەوامە و ئەو تا بینن لە دەستگای خێرخوازی بەخشینەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ هەژارەکان دڵخۆش دەبن و کرێچەکان لە کرێچێتی ڕزگاریان دەبێ و خانووەکەلا و ناخۆشەکان بەم شێوازە ڕەنگەکرێن. کاتێک ئێوە ئەبەخشن چۆن میهرەبانی و سۆزی ئێوە دڵی خەڵکانێک خۆش دەکات کە چەندین ساڵە بە هیوایەتی ئەوەیە بچێتە ناو خانووی خۆی و لە کرێچێتی ڕزگاری بێت. بەڵام کاتێک ئێوەی بەخشندە ئەبەخشن هەژارەکان دڵخۆش دەبن و ناڕەحەتی و ناسۆری ژیانیان کەم دەبێتەوە. خۆتان بینیتان چەند مانگێک بەر لە ئێستا ئەم هەیکەلەمان بێ ئەوە ناسان کە ئەماویست ڕۆژگارێک بێ و بەم شێوازە تەواویکەین. سپاس بۆ ئەوەی خێرخواز و بەخشندە کە توانیتان دڵی کاک سەعیدی خاوەن پێداویستی تایبەت خۆش بکەن و هەیکەلەکەی کە ماوەی 3 ساڵە بە دیاریەوە دانیشت بوو بۆی تەواو نەدەکرا بۆتان تەواو کرد و لەگەڵ دابینکردنی تەواوی کەلوپەل و پێداویستی ناوماڵ. چەند خۆشە کاتێک تۆی خێرخواز دەستت هەیە لە ئاودانکردنەوەی خەڵکانێک کە خۆیان ناتوان ماڵی خۆیان ئاودان بکەن و هەیکەلەکانیان تەواو بکەن. بۆ لێرەوە بە ناوی دەستگای خێرخوازی بەخشینەوە سوپاس بۆ هەموو ئەو کەسانێکەوە هاوکارمان بوون بۆ تەواوکردنی ئەم هەیکەلە و دابینکردنی کەلوپەل و پێداویستی ناوماڵ.